باشە مامۆستا باسی ئەومان کرد کە باوکی ئێمە دەزانین باوکتان شاعیر بوو لە منداڵیەوە کتێبخانە لە ماڵەکەتان هەبوو ئاشنای بوونە چەند کاریگەری هەبوو ئەوە دەتوانم بەنسبەت من کاریگەریەکی زۆری هەبوو کاریگەریەکەی لەوەدا بوو باوکم دائیمە دوو شتی فێر دەکردین خۆی تاجر بوو قەت نەیدەبوو ئیشی تیجارەت و کەسابەت بکە دەیگو کورد بن بخوێنن ئەوە دوو شتەی دائیمە هەتا چوومە جامیعە شۆک و دەریار ئەو قسەی دەکرد کورد بن بخوێنن کتێبخانەکەمان کا بوو حکمەوەی ژوورێکی گەورە بوو 25 مەترێک دەبوو کتێبخانەکەش لەو ژووری میوانان بوو من ڕۆژانە دەچوم سعیم لێوێ دەکرد ناو بە ناویش کە بێزار دەبووم دەستم لە بۆ کتێبێکی کوردی ڕادەکێشا وەلەو هەندێک جاریش کە مناڵ بووم تێی دەگەیشتم بەڵام شعرێک شتێک یعنی بەرەبەرە دۆستم بوو سەرەڕای ئەوەش باوکم هەندێک گۆڤار و ڕۆژنامەی بۆ دەهات مەسەلەن گۆڤاری هەتاو کە لە خەولێر دەردەچوو ڕۆژنامەی ژین لە سلێمانی دەردەچوو لەگەر هەندێک ڕۆژنامەی عەرەبی کە لە بەغداوە دەهاتن بۆ کتێبخانەی کۆی سنجاق خاوەنەکەی ناوی محەممەد شوان بوو ئەمە ڕۆژنامە باوکمە گۆی ئەهالی ئەوەی کە لەبیرم ماوە لەسەر مێزێکی ناوەندە دانابوو بە قماشێکی سەوس مێزەکە ئەو ڕۆژنامە شتانی لەسەر بوو منیشەوە دەکە من زیاتر من و خوشکێکم هەبوو خوالی خۆشنایی بەفرین بوو ئەویش حەزی لە خوێندنەوە دەکرد ئەویش دەهات تەماشای جێک دۆ شتەکانی دەکرد یەکەم کتاب کە لە ژیانم خوێندیتمەوە ڕۆمانێکی کوردی بوو بە ناوی زادیچ ڕۆمان نووسەکە فەرەنسیە پاشی تەرجمە عەرەبی کراوە ئەنجا بۆ کوردی کراوە یەکەم بۆم خوێندەوە ئەو حەکایەتی زاجی دەم خوێندەوە پاشی 45 ساڵ هەر چۆنێک بێ ئەو چیرۆکەم و ڕۆمانم پیا کردەوە ئێستا لە کتێبخانەکەم مەوجودە کتێبی دوم کە خوێندمەوە بە عەرەبی بوو بە ناوی مەموزین مامۆستایەکی کوردی سووریا بە ناوی محەممەد سەعید ڕەمەزان بۆتانی ئەمە تەرجمە عەرەبی کرد بوو وەلو عەرەبیەکەم باش نەبوو بەڕان زۆری ماندوو دەکردم بەڕانەبەر ئەو خوشکەکانم دراستیان عەرەبی بوو ئەو وەختی نەختێک بابیشم مەوجود بوو ڕۆژانە زیاتر لە 10 سوالدا 20 پرسیارم دەکرد ئەو شتە معنای چی هاوکاریان دەکردم لەوە دیسان وەکو دەرێ فێرە کتێبی عەرەبی خوێندنەوەش بووم کە کوێم بەجێ هێشت من لە وەکو حەقی خۆمەوە قسە بکەم من لە ساڵی 1963ەوە لە ماوەت بوومە ئەندامی پارتی دموکراتی کوردستان لەوێ شانەیەکە بوو لە دادگای بەرزی شۆڕش لەگە ئەو خەڵکانەی کە لەوێ بوون تەنزیماتی پارتی لێ بوو کە هاتینەوە کۆیە یەکەم شانە و یان یەکەم لێژنەی یەکێتی ئۆکتاڤیانی کوردستانمان دامەزران لەگەر کۆمەڵێک لە برادەران لەو دەماوە هەتا بۆ مەسکرتێری گشتێکی ئۆکتاڤیانی کوردستان ساڵی هەفتا من لە ڕێکخراوە کارم کرد و لە زانکۆ وەکو دەر ئەو چند ساڵێک کە ئیشمان دەکرد.